بسم الله الحمد لله. بەڕێزان حەزم کرد لەسەر دیاردەیەکی قێزەوەن قسە بکەم کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر جار ئەیبینین. ئەویش کۆمێنتی ناشرین جنیە و سوکایەتیکردن بە یەکتری. کاکە تۆ لەسەر چ بنەمایەک جنیە و بەم نەدەیت؟ لەسەر چ بنەمایەک سوکایەتی بە موسڵمانێکی ترەکەیت؟ ئەگەر تۆ موسڵمانیت بڵێ موسڵمانم، بەڵام ئەگەر موسڵمانیشنی بڵێ موسڵمان نیم. ئەگەر موسڵمانی خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله. تۆ بۆت نییە جنێو بەی بە کەسێکی کافرش، بە موشریکێک کاکە مولحید کە جنێوە دا بەخوا تۆ بۆت نییە جنێوی پێ بێیت. فيسب الله عدوا بغير علم، چونکە ئەویش جنێو بەخوا ئەدات. کەواتە ئەگەر مولحیدێکش جنێوی دا تۆ نابێت جنێو بێیت. ادعو إلى ربك بالحكمة والموعظة الحسنة. ئەگە قسەی خەیرت پێ بیکە وإلا بێدەنگ بە. کاکە ئەگە ئەڕێی شوێن کەوتی پێغەمبەرم صلى الله عليه وسلم نازدارمان ئەفەرمێت ليس المؤمن بالطعان. کاکە گەر تۆ ئیمانداریت، ئیماندار جنێو فرۆش نییە، تانەدەر نییە، تانەوتەشەر لە کەس نادات. ولا اللعان خەڵک بە نەفرەت ناکە، ولا الفاحش زمانی پیس نییە. کاکە تۆ قورئان بە زمان تایەت، تۆ چۆن جنێوە دەیت؟ ولا البذيء زمان شەڕ نییە. ئەخە تۆ يعني بەداخەوە طبعا ئەمە دەستی کۆمەڵی خەڵکی تایە. کاتێک کە تۆ گروپی دروست دەکەی، ناوێ دروست دەکەیت و داوا ئەەکەی بۆ ئەوەی دەورت قەرەباڵغ بێت، حتما جیلێکی بێتەر بێت پەروەردە ئەەکەیت. يعني بەس لەسەر ئەوەی فلان کەس عید بە تۆ نییە، ئیتر لە ژێر وتارەکەی 1000 جنێوی پێدەیت. بۆ لەبەرچی کاکەگیان؟ لەبەرچی بڕۆ نەسیحەتی بکە. الدین و النصیحة، نەک جنێوی پێ بیت. پاشان ئەوە هەموو کەسایەتی خۆت لەوەیە خاڵیەکەیتەوە کە تۆ جنێو بە خەڵکە دەیت. یعنی وە کەسایەتی تۆیە. بەڕاستی زۆر عیبە، زۆر عیبە. ئینسانی مسلمان يعني من سلم المسلمون من لسانه ويده، ئەوە پێناسەی مسلمانە. هەر مسلمانە زمانی خەڵک لە زمانی بێوەی نەبوو، لە دەستی بێوەی نەبوو کەی مسلمانە. پێناسەی مسلمان ئەو دوو شتەیە. المسلم من سلم المسلمون من لسانه ويده. خەڵک لە دەست لە دەمت بێوەی بن. کاکە تۆ بە دەست کۆمێنتە نووسی خەڵک لە دەست بێوەی نییە، بە زمانت بێوەی نییە. کاکە ئەم هەموو گومانە خراپە چییە بە خەڵکێ بیت؟ ئێستا تۆ هیچ دەربارەی ژیانی منە زانیت؟ تخوا سەفەرێکت لەگەڵ منا کردووە، لە نزیکەوە من ئەناسیت؟ ئەو هەموو جنێوە چییە کاکە گیان؟ ئێسەر بە حیزبەکەی تۆ نیم، ئێخۆ کوفرم نەکردووە، وەکو تۆ ناوم لە خۆم نەناوە، ئێخۆ کوفرم نەکردووە. ئەگەر ئەتوانی نەسیحەتم کەیت، وەرە کاکە ماڵەکەم دیارە، مزگەوتەکەم دیارە، لە هەر شوێنێکا منت بینی نەسیحەتێکی خەیرم بکە، یان هەر مامۆسایەکی تر یا هەر بەڕێزێکی تر. ئەخە کاکە خوا بەرداری نییە گەنجێک ڕسمی خۆی بڵاو کردوتەوە دڵی پێخۆشە دەستخۆشیەکی بۆ بنووسە. خێرە تۆ جنێوی پێدەی، کاکە بۆ جنێوی پێدەی بەس پێم بڵێ. ها پاشان تۆ گومانێکی شەڕ بە من ئەبەیت. ئەخە چۆن ماف بەخۆتە دەی کاکە؟ ئەم تۆڕە کۆمەڵایەتیە بۆ ئەوەی ئێمە خزمەتی یەکتری بکەین. کاکە وەڵڵی هەر زمانیە فاتیحای پێ هات بێ، جنێوی پێ بدا و کەسێ پێی فاسقە بێت. سباب المسلم فسوق وقتاله كفر. والله جنێو بە هەر مسلمانێ بیت، جار لە کۆمێنتا بینوسی یا ڕوبەڕوو پێی بڵێ یا لە بەر خۆتەوە پێی بڵیت یا بەدەست بینوسیت، والله پێی فاسقە بیت، پێی فاسق ئەبیت. وقتاله كفر. خۆ ئەگەر بڕۆی شەڕیشی لەگەڵا بکەی کوفرە. عزیزەکەم ئەمە بەسە ناو کوردی شابەدیەکەم بەڕاستی ئەم جنێودانە. کاکە لە ناو عەرەبا من زۆر جار ئەچمە ناو پەیجەکانیانەوە، زۆر جار لە لایڤەکانیانە بەشدارە بم. یعنی کاکە گیان خەڵک ئەگەر حەزی لەو مامۆسایە بێگەشی جەزاک الله و بارەک الله فیک، یعنی قسەی باشی بۆ نووسن، دوعای خەیری بۆکەن. تەنانەت ئەو ئافرەتانی کەوا بەنیم شەڕوتیەوە دەرەچن، ئەو خەڵکەوە گشتێڵی یا قەمەڕ ماشاء الله شەمس سەما، یعنی قسەی جوانی بۆ نووسن. کاکە تۆ ئەگە حەزت بە هەر کەسێک نییە مەچۆ ناو پەیجەکەیەوە، حەزت بە وتاری هەر مامۆسایەک نییە کاکە کۆمێنتی بۆ منووسە، حەزت بە هەر شخصیاتێک نییە کاکە جنێوی پێمەدە. سا من هەتا لە ژیانە بم ئەگەر بچمە ناو پەیجی هەر کەسێکەوە بە دڵم بێ دەستخۆشی لەکەم و دوعای خێری بۆکەم، بە دڵم نەبێ کاکە قسەی پێ ناکەم. بۆم کرا لە خاصەوە نەسیحەتێکەکەم، بۆشم نەکرا تەواو بێدەنگی هەڵەبژێرم. کاکە من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. کاکە تۆ مسلمانیت، ئەگەر باوەڕت بەخوا هەیە، بە ڕۆژی دوایی هەیە، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم دوو نەسیحەتەتی کردووە، فليقل خيرا
یا خەیر بنووسە یا خەیر بڵێ ئەو لیەسموت یا بێدەنگ بە کاکە گیان. کاکە گومانی خراپ بەچی زانی تۆ؟ الظن أكذب الحديث. رسول الله صلى الله عليه وسلم فرمي گومانی خراپ ئەوە گەورەترین درۆیە، خراپترین درۆیە. کاکە مسلمان کە درۆی کریتر هەموو شتێکە کات. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن. كاكا لقومان بدور كون كاكا والله خو مشغول كردن بخلق جنيودان بخلق تعليق قصين 20 بخلق والله نخوشية عزيزكم نخوشية كاكا بوي مرتاح البال بجيت بمريحي بجيت بيكيش بجيت كاكا واز خلق بينا عزيزكم خلق لو شاشي خوي الروتو كردو ايتو خود روتو مكا بو جنيوي بيديت اگا توجوك او نبيت بس بين بلي بو كومينتي ناشريني بو نوسيت ايتو مشهوري اكيت ئەو لایڤانەی کە ئێسا مولحیدەکان ئەیکەنەوە ئەگەر من و تۆی مسلمان بەشدار نەبین لایڤیان ئەکتیڤی لایڤیان بەرزەوە نەکەین باشە نەڕۆینە مایکەکانیانەوە ئەوانش 4-5 نەفەرێکن ئەپوکێنەوە لە ناو یەکتریە بەڵام ئێمە ئەوانمان قەڕەباڵق کردووە ئێمە خەریکە ئەوان جوانەکەین لە ناو کۆمەلگایە تکاتان لێکم ئەم قسانە زامێکە لەسەر دڵم قەسەم بەخوا والله أحبكم في الله والله حەزەکەم هەرچی خەڵکەیە لە من باشتر بێت والله حەزەکەم خەڵک لە من ژیانی خۆشتر بێت قەسەماً بالله العظيم تکاتان لێکم با يعني تەقوای خواتان نەبێت هەموو يعني هەمووان ڕۆژێکمان هەیە بۆ گەڕانەوە کاکە ئەو جنێوەی تۆ ئەو کۆمنتی تۆ بۆ هەتایە ڕەنگە ئەگەر بەمانەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان قسەکەی تۆش ئەمێنێتەوە کاکە من مستەمسەکە بۆ قەبرەکەت پاشان يعني بەداخەوە خەریکە خەڵک دینی لا ناشرین نەبێ بە هاوکاری کۆمەڵی خەڵکەوە کاکە جنێوەکەی تۆ مەحسوب نییە لەسەر ئیسلام بەس بەداخم کۆمەڵی مامۆسا يعني کۆمەڵی تەڵەبە و خەڵکیان لە دەورە وا پەروەردەکراون لەسەر تەعەسوب ئەگەر مامۆساکەی ئەوت خۆش نەوێ ئیتر تەواو لە حیزبەکەی ئەو نەبی ئیتر تەواو تۆ خراپی تۆ منحەریفی تۆ بێئەخلاقی تۆ هەموو شتێکیت کاکە لەخوا بترسن هەمومان بەتەنیا ئەگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردگار مناصری هیچ کەسێک مەکەن رسول الله نبی صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو معصوم بووە إمام مالك فرمي همو كسيك لي ور أجيري ولي رد أكريتوا إلا صاحب هذا القبر أما لمدينة أما يفرموا بديار قبر كيوا فرمي إلا رسول الله نبي صلى الله عليه وسلم كواتا شبيويسناكا تولى سر من جنيو بخلق بيت لسر ما مصاي كي تجنيو بخلق بيت لسر حزب جروبي كي تجنيو بخلق بيت بدلت بو لايك جزاك الله خيرا دس خوش بيت ومردي تو بياويت بدلت مبو كاكا هيج منوسة كاكا بس بينربه لقل عامية أتينا الشامية بارك الله فيكم بهواي سوت